لە هەفتەی 11 خولی نایەبی تۆپی پێی کوردستان لە نێو یاریگای خۆی سۆران میوانداری یانەی شێروانەی کرد. لە دەستپێکی یاریەکە یانەی سۆران بەهێزتر دەبینران و چەند هێڕشێکی لە دوایەکی بۆ سەرگۆڵی شێروانە برد. لا خولەکی 15 سۆران توانی لە ڕێگای یاریزان ئیدریس حوسێن گۆڵی یەکەمی یانەکە تۆمار بکات. لە خولەکی 25 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ شێروانە ئەژمار کرد. محەممەد سابیر بە سەرکەوتووی لێدانا سزاکەی جێبەجێ کرد و توانی گۆڵی بەرامبەر بۆ شێروانە تۆمار بکات. نیوەی یەکەم بە ئەنجامی گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. لە گێمی دووەم یاریزانانی هەردوویانە بە مەبەستی گۆڕینی ئەنجامی یاریەکە و لە بەرژەوەندی خۆیان یەکلا بکەنەوە یاریەکە بەهێزتر دەبیندا. بەڵام یاریزانانی هەردوویانە چەند دەرفەتێکی گۆڵکردنیان لەدەستدا. یاریەکەش بە ئەنجامی گۆڵێک بۆ هەردوولا بە کۆتا هاتوو. هەریانە و خاڵێکی لە یاریەکە وەرگرت. بسم الله الرحمن الرحیم. وەکو دیار بوو ئەمڕۆ یاریەکی زۆر گرنگ و چارەنووساز بوو بە ئێمە. دەبایە بە هەر شێوێک بێ بە هەموو هێز و توانای بێ بتوانین ئەمڕۆ سێخاڵ یاریەکە بەدەست بێنین، چونکە چەندین یاری ڕابردوون ناو یاریگە خۆ ناتوانین ئەمە سەرکەوتن تۆمار بکەین. هۆکارەکەی تیپەکەمانیانرام سژانێکی پێوە دیارە، ئاسمان زۆر خراپە و بەڵام ئەمڕۆ کەوەکو دیار بوو جێمی یەکەم باشترین تۆپانەمان کردوانیمان گۆڵێکی تۆمار بکەین، بەڵام لە دوا فرسەتەکان پەنارتێکمان لەسەر گیرا و گۆڵی بەرامبەرمان لێ تۆمار کراوە. لە جێمی دوم یعنی دەمانتوانی گۆڵی زیاتر تۆمار بکەین، بەڵام کەشوهەوای یاری لەگەڵ بەدلەکان ئەو یاریزانە هاتنە ناوێ بەڕاستی یعنی تیپەکەمان تەواو تێکچوو سژا و نەمانتوانی سەرکەوتن تۆمار بکەین، بەڵام ئێمە ئەو سۆرانین کۆڵ نادەین. ئینشاڵڵا لەو یاریانە داهاتوو لە قۆناغیتون بتوانین گۆڕانکاریێکی ڕیشەی لە تیپەکەمان بکەین و بە ئەوە یەکێک بین لە بلیتەکان پێشەوە و ئینشاڵڵا پشت بەخوای گەورە و یاریزانانی وجودی هەموو لایەک و جەماوەریش. سپاس بەوەش. یاری ئەمڕۆ بۆ هەردوولا گرنگ بوو، بە حکمی ئێمە 11 خاڵمە بۆ 8 خاڵە بوون، ناو یاریگای خۆیان هەبوو. گێم یەکەم ئاسیارێگە باشتر بوو بۆ هەردوولا، بەتایبەت ئێمە گێم یەکەم فرسەی باشترمان بۆ هات. لە گێم یەکەمە هەردوولا گۆڵمان کرد. لە گێمی دووەمە نەوەما احتفاظ بە یاریەکەەوە دیار بوو، زیاتر تۆپ لە ناوەندا بوو، کەمترین فرسەت دروست بوو. تقریبا کۆتایی دەقەی ئەخیر ئەوان هەندێک زەختیان کرد، بەڵام زەختەکە لەسەر گۆڵ نەبوو. خاڵک لە دەرەوەی یاریگای خۆت خراپ نییە. ئەمساڵ ئێمە لە سەرەتا بە هەندێک کێشە و گرفتمان توش بوو بەخۆی پێکانەوە وردە وردە فەریقەکەمان ئێستا خەریکە استقرار وەرەگرێت. ئینشاءڵڵا لە یاریگانی داهاتوە ئینشاءڵڵا باشترە بێت. بەم ئەنجامە یانەی سۆران لە کۆی 11 یاری خاوەنی 11 خاڵە و یاری داهاتووی لەگەڵ یانەی برایەتی یاری دەکات. هەرچی یانەی شێروانەشە خاوەنی 12 خاڵە و هەفتەی داهاتوو لە پشوو دەبێت بەهۆی کشانەوەی یانەی هەڵۆ. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.